بجد الورود يغوص شعبة الخلق نفسه ريفوسية النضوج وجه بهانك يوجد الرسل في مخوتين قام الصوت وجه الرسول هذا الشيء يقولون بعض الوقت تعتاود أن لا في الجهات قبادة لا سنتان وجه بهذا دفعات تمثيل كندا الجهات كابا فاساي في جوردان وكراو دەبێت حوت ماری لەسەر بوون ڕۆژانە مێستی ئادەمیزادی دەخوات ئەوەستا سۆڕ ئێرەی کردووە سۆسی لە سیەکاتی کاتی پەستەکەی لێکێکەدا
نەورۆز وەکوجێکی نێبوونەوەی ئازادی لە شەعری ئەدەبی کوردیدا وێنە شێعرەکانی شاعیراندا دەیبایەخ و پێڕامان بووە شاعیرانی کوردیێکی جوانی دەستێکی ئازادی و هێمای ڕزگاری نەتەوەیی نەورۆزیان لە بێڕە شێعرەکانیانە بەکارهێناوە هێمنی سریانی لە شەعردا بەناوی نەورۆز ڕزگاری باسی نەورۆز بادەڵە ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە بێژی نەورۆزە بەغێر دەکەن لەم هەوزە دەژمەبیرۆزە بە خۆزەی بای بەیان لێنیکراوە خۆنچەی خەندان لەسەر تەلەڤیزیۆنی شەیدا لە خۆشی دڵ بەنێ بەندان نەورۆز ڕاپەڕینی دروست دژی کاری تەخت و ڕاپەڕینی کورد دژی شەمساری بوو ڕووکاری کەرکووت ئاگری نەورۆزی ڕاپەڕینی سەرتاسەری کوردستان بوو نەورۆز جەژنی ئازادکرازان و جەژنی پێکەوتیانە لە ڕووکاری کەرکووتە ڕاپەڕین تاجی سەرکەوتنی بەسەرنا خاوەندارێتی ڕاپەڕین خاوەندارێتی کەرکووتی پێکەوتیانە نەمی کردەوە
خۆشەویستان شاعری بەناوبانگی کورد ئەو ڕەحمان بەکی بابان لە چەند لێرە شعرێکدا ئەڵێ هەوای بەیانی بۆنی بەهاری هێنا ئەم بۆنە حەکر بێزە نەشئە و خماری هێنا کۆتر بە یاهوو یاهوو قمری بە بانگی کووکوو بازی دەوار بە قووقوو کۆتی هەوای هێنا بۆ هاتە دەر لە کەردە ڕەنگینی شینی زەردە خۆت بۆ لە دەست و هەردە ڕاو و شکاری هێنا ئاوازی زاری بولبول لەسەر لق و لەسەر چەڵ و خەندە و تەبەسۆمی گوڵ خەیاڵی یاری هێنا شەونم لەسەر گوڵاڵە جانی شەرابی ئاڵە دار ئەرخەوان و تاڵە نەقش و نیگاری هێنا هەر سێوی جێبارە هەر سەروەرە هەر چنارە بەهەشتە یا بەهارە خۆشی دیاری هێنا سەبزەوا لە دەماخە چین چین لە دەشت و شاخە نەسرین و گوڵ لە باخە نەفحەی عتاری هێنا ئەو جۆڵبەرە قەشەنگە ئەو یارە شۆک و چەنگە بە پێکەنین و خەندە بۆسە و کەناری هێنا ئەو نازک و نازەنینە مەلائیکەی زەمینە بەو تۆز و پێکەنینە دووسەد بەهاری هێنا با بە ئەو گوڵا دەشە ئینغۆ بە کەیف و نەشە وەختی بۆسە و باوەشە بەختی بەکاری هێنا
ئەڵێن وا دەژین نەورۆزە دڵم پڕ ئاتەشم سۆزە وەرە بۆم دەژنە پیرۆزە بدەم ڕۆحم لەبەر ماوم وەرە سەر چاوەی ساڵم دڵەی دەریای ئەمانە تەماشای ئەشتی گوڵنارم لە ساوی چاوی سێناوم Hey,
بەشەوەی گشتی لە هەرێمی کوردستان ساڵانە سێ تاوەکو پێنج ڕۆژی فەرمیان لە دەژی نەورۆزدا بەڵام ئەم شوان لە ئێران زیاترن نزیکەی 11 ڕۆژە و بە سیاسە بەدەر ناسراون دیمەنەکانی نەورۆزی بەهار سەراکان ئێران دەگرێتەوە و خێزانەکان خواردنی تایبەت ئامادە دەکەن و دەستیە سەیرانی کرد لە هەرێمی کوردستان یادکردنەوەی نەورۆز ئاگرکردنەوە بووە بە نەریتی لە زۆرینەی شاری شارۆچکەکان ئاگرەکرێتەوە و هاوڵاتیان بە دلوبەرجی کوردیەوە بەشداری دەکەن بەڵام ئاگرکردنەوەی شاری ئاگێر لە دەبەری بادینان بەهۆی سروشتی ناوچەکەوە با یەکێک لە جوانترین ئاهەنگەکانی نەورۆز دادەنرێت جشنی نەورۆز بە تاکە جەژنێک دادەنرێت کە تیایدا چەندین گەلێنێتەوەی جیاواز ئاهەنگ و خۆشیە دیارنەوت دلوبەرجی تایبەتی میلی دەپۆشن لای هەندێک لەو گەلانە جەژنەکە مانایەکی نەتەوەی سیاسی هەیە وەکو کورد بەڵام هەندێکی تر ئاهەنگ بۆ نەورۆز دەگێڕن وەک سەرەتای بەهاری نوێبوونەوەی سروشتی ژیانەوە وەفای لە شەعرێکیدا دەفەرمێت نسیمی بای نەورۆزی شەمیمی عنبەری هێنا موریدی عاشقان دیسان پەیامی دولبەری هێنا نەویدەی عاشقانی دڵبەگاریان هاتە سەر خەندا ساڵا ئەی بولبولان دیسان درەختی گولبەری هێنا
کاروان خەیاڵ بەهاری کوردستان شاعر هێدی جەژنی کۆن و ساڵی تازەی کوردەواری هاتەوە دروست ئەو گەلە خۆش کاتەوە هاتەوە جوانتر لە داران جێژنی کاوەی قارەمان شوێنەواری میدیا با پیرە گەورەی کوردەکان هاتەوە بگرێتەوە نەورۆز بۆ زستان ئیتر چارە جێژنی نەورۆزە وەتەن وا کاتی جێژنی لاو و کیژ و کاڵی تۆیە ڕۆژی شادیە هەر هەڵاڵەی زەردەبۆنی دێ لە ڕێگەی دوورەوە هەر چلووکی دارە چەپەڕێزانێ با لەسەر